گۆڤاری زمان و زار کە گۆڤارێکی زمان ناسی وەرزیە و بایەخ بە زمانی کوردی ئەدات لە بۆرەکانی پرۆگرامی با بڵێن پەروەردەیی و جگەلەوەی کە بە زمانی کوردی دەرەچێت بە زمانەکانی عەرەبی و فارسی و بە زمانەکانی ئینگلیزیش بابەتەکانی زیاتر بڵاو بێتەوە بگومان قسە و باسی زیاتر لەسەر دەرچوون یاخود ئەمە با بڵێن ژمارە چەنی ئەم گۆڤارەیە کە لە ئێستادا ئامادەیە و بڵاوە کرێتەوە زۆر بەڕێز فەریدون سامان سەرنووسەری گۆڤاری زمان و زار لە ئاسۆدەی کورسات مەگەزین میوانمانە بە خێراتی کاک فەریدون. سەرەتا ئەگەر ئاماژێکی کورت بی بە بیرۆکەی با بڵێن دروستبوون یاخود دەرچوونی ئەم گۆڤارە ئامان چی بوو و هەروەها ئەو مەسەجەی کە ئەتانەوێت لە ڕێگای دەرچوونی ئەم گۆڤارەوە بیدەن چییە؟ سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەی مەگازینی کامیڕای ئاسمانی کورسات. ڕاستیەکەی پەرساڵ لە کۆنفرانسی زانستی زمان و زاراوە یاساییەکان یەکێک لە ڕاستپاردەکانمان دەرکردنی گۆڤارێکی زمانناسی وەرزی بوو بە ناوی زمان و زار. بۆچی زمان و زار؟ چونکە خۆ دەزانی ینی زمانی کوردی لە کۆمەڵێک پرس و چێشەدایە. لەسەر ئاسی زارەکان کۆمەڵێک زار هەیە، زار و بنزار هەن، هەڵبەتە ئێستا بەداخەوە کە ئێمە نەماتوانیوە سەبارەت بەدەبوونی ینی قوارەی دەوڵەتی سەربەخۆ زمانی ستاندارمانی بێ اینجا لەسەر ئاسەکانی پرۆگرامی پەروەردی لەسەر ئاسی سۆسیال میدیا لەسەر ئاسی زاراوەی زانستی لەسەر ئاسی زاراوەی یاسایی تا ئێستا بەداخەوە ئێمە نەماتوانیوە فەرهەنگێکی تایبەت بە زمانی کوردی دروست بکەین. ئەمە یەک لەو بیرۆکانە بوو کە بیرمان لەوە کردەوە کە گۆڤارێکی وەرزی دەربکەین. ڕەهەندەکانی دەرچوونی گۆڤارەکە چییە؟ ڕاستەکەی ینی وێڕای ئەوەی کە ئەم گۆڤارە گۆڤارێکی زانستی زمانناسیە، یعنی لە بواری کللتوریدا، بەڵام هەڵبەتە کۆمەڵێک ڕەهەندی سیاسی و کۆمەڵێک ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە. بۆ ڕەهەندی سیاسی خۆتان دەزانن زمانی کوردی لە ماوەی 100 ساڵی ڕابردوو لە بەشێک لە نیشتمانەکەمان بە دەستور قەدەغە کراوە، بە دەستوری دەوڵەتە قەدەغە کراوە. لە بەشێکی دیکە بە درێژای 100 ساڵی ڕابردوو زارە کوردیەکان نکۆڕی لە کوردی بوونیان دەکرێت، وەکو زمان دەناسێنرێن. لە کاتێکە مەسەن زمانی کوردی وەکو زارێکی زمانی فەرمی دەوڵەتی ناوەند دەناسرێ. ئەمە ڕەهەندە سیاسەکەیە کە بەداخەوە کورد بە درێژایی 100 ساڵی ڕابردوو تووشی جینۆسایدی کللتوری هاتووە لە ڕێی زماندا. هەت بۆ من لە عێراقا لە ساڵی 31 کە بوو بە ئەندام لە کۆمەڕی نەتەوەکان یعنی عوسبەت الئومەم بۆ مەرجە کە زمانی کوردی لە کای پەروەردە لە داگاکان بە کوردی بێ، بەڵام لە واری پراکتیکدا کاری پێ نەکرا. ئێستاش دەسایی دەسەڵاتی با بڵێن خۆمان دەسەڵاتی کوردی لە 30 ساڵی ڕابردوو بەداخەوە حکومەت خەمسات بوو لە ئیشکردن بۆ زمانی یەکگرتووی کوردی. جیاوازەکان ئێمە لە زارەکان دەبینین، لە سۆسیال میدیا دەبینین، لە پرۆگرام پەروەردەیەکان دەبینین. ئەو بابەتانە چین یاخود با بڵێن بە چەند زمان من ئاماژەم پێکرد کە بە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزیش تەنانەت بابەتەکان بڵاو کرێتەوە، بەڵام شێوەزارەکان ئەمانە هیچ بابەتێک بڵاوە کرێتەوە؟ بڵێ ئێمە هەڵبەت ئەو گۆڤارە ژمارە 1 و 2 بڵاو بێتەوە، ژمارە 3 ئێستا کە لەژێر چاپ هەیە دوای نەورۆز دەدەچێت بە زمانەکانی کوردی، فارسی، عەرەبی، ئینگلیزی. بۆچی پرسیار هەمیشە پرسیارە ڕۆبەڕمانە بێ بۆچی بە فارسی و بە عەرەبی و بە ئینگلیزی؟ لەبەرەوەی خۆ دەزانی بەشێک لە کوردانی باشوور و ڕۆژئاوای کوردستان بەداخەوە کوردی نازانن، بەڵام توێژنە و لێکۆڵینەوەکان بە زمانی عەرەبیە، لێکۆڵینەوەی زۆر زانستی لە زمانی کوردی نووسن. هەروە بەشێک لە کوردانی ڕۆژهەڵات و ئێران بە فارسی لەسەر کێشەکانی زمانی کوردی نووسن. هەندێک لەوانەش هەر بە ئینگلیزی، یعنی ئەمە بۆ ئێمە دەڕووی زانستی و خزمەتێک بە ڕەوشی زمان دەکەم. سەبارەت بە زارەکانیش ڕاستیەکە ئێمە وتمان بە ئاورێک لە ئەو زارە پەراوێز خراوانە بدەینەوە، وەکو هەورامی، وەکو لەچی، وەکو کرمانجی، زازاچی، کە بەداخەوان دەرفەتی خزمەتکردنیان بە زمانی کوردی نەبووە لە ناوچەکانی خۆیان لە شوێنەکانی خۆیان، یا ڕەنگە ئەوان لە شوێنی خۆیان ناتوانن بە کوردی ناوەند کە ئێمە باڵە پێدەن سۆرانی، لەبەرەوەی ڕەنگە لە بواری پەروەردەیە، لە بواری میدیا، لە بوارەکانی دیکە ئەو دەرفەتیان بۆ ینی نەبوو بێ کە ئیش دەسەکەن. ئێمە دەرفەتێکمان بەوەش داوە کە نووسەرانی با بڵێن زاری هەورامی لە چیە، فەیلیە، زازا، کرمانجیە بە زاری خۆیان بنووسین، بەو ئومێدی کە لە داهاتوو هەموو ئەو زارانە خزمەت بە زمانی یەکگرتووی کوردی بکەن. زۆر باشە. ئەو بابەتانی کە لەناو گۆڤارەکە بڵاوە کرێتەوە بەرهەمی با بڵێن نووسەرانی پارچەکانی تری کوردستانی تایە یاخود لە دەرەوەی وڵاتەوە هیچ بەرهەمێکتان پێدەگات کە بڵاو تا ئێستا ینی هەرچی ئەوەی نووسراوە نووسەران و لێکۆڵەران و زمانناسانی کورد بوون،
بە زۆری هەڵبەت لە ڕۆژهڵاتی کوردستان لە ڕۆژ ئاوای کوردستانیش لە باکوور کەمتر تا ڕادێک لە باشووریش کەمتر لە باشوور بۆچی کەمتر چونکە ئەوانی کە هەڵگری بەڕۆنامی ماستەر و دکتۆران ئەوان بۆ مەرجایانی بۆ گۆوارێکی وەکو ئێمە دەنووسن کە بێت هۆی تەرخی زانستیان ئەمەش ینی چونکە ئەو گۆوار هێشتا لە وەزارەتی خوێنی باڵا ڕاستی وەکو گۆواری زانستیدانی پێدانەراوە کەمتر هاوکارم بەڵام ئێمە پرسیارەکەی بەڕێستان ئەوە بوو کە ئەوانی کە دێنووسن ئێمە لە دەبارەکانی با بڵێن مێژووی زمانی کوردی هەر لە سەردەمی هەخامەشیەکان ساسانیەکان تا دەگات بە سەردەمی ئیسلامیەکان کا لەسەر عوسمانە کراوە اینجا لە بواری با بڵێن لایانی فەلسەفی زمان لایانی کۆمەڵاسی زمان لایانی سایکۆلۆژی زمان اینجا لە بواری با بڵێن کێشەکانی زمان یەکگرتووە بەڵێ بگومان بەڕێوەبردننی یاخود هەڵبژاردننی بەرهەمەکان ئەو بابەتانی کە لە ناو گۆوارێکی ئاوا گرنگ کە تایبەتە بە زمانی کوردی و فەرهەنگ و کللتوری زمانی کوردی پێویستی بە کەسانی شارەزا هەیە و پسپۆری تایبەت بە زمان کە لە ناو گۆوارەکەدا بوونیان هەیە کەسانی شارەزا یاخود بگومان ئێمە کەسانی شارەزامان زۆرە پرۆفیسۆرمان هەیە لە بواری زمانی کوردیە ئەو کەسانە تەواجودیان هەیە لە ناو گۆوارەکە و بەڕێوەبردننی گۆوارەکە وێڕای ئەوەی کە من خۆم سنووسری ئەو گۆوارم ڕاستەکەی هەرچی ئەو بابەتانی کە لە ڕێی ئیمێلەوە بۆ من دێت ئەوانی کە من دەسەڵاتم بە تەواوی لەسەر زمانی کوردی ناوەڕاست ناوەندەشیە هەروە تا ڕادێ کرمانجی زانیشم بەڵام ئەو بابەتانی کە با بڵێن بۆ نمونە بە کرمانجیە ئێمە دەستێکی ڕاوێژکاریمان لەو گۆوارەیە کە بریتێ لە حوت کەس پێنجیان پرۆفیسۆرن مامۆستای زانکۆن بۆ نمونە ئێمە لەسەر پێویست ناکە ئاماژە بە ناوی کەسەکان کردن ئەوان نەکەن بەڵام ئەو بەشی کرمانجیە کەسێکەیە پرۆفیسۆرە هەر دەسەنجێنێ لە ڕووی ڕێنووس خاڵبەندی و کارێس دەکا ئەوەی کە پێیوەستە بە لە چی یا فەیلی یا هەورامی کە موچی لە سەخانەی با بڵێن زاری گۆرانەوە کە سێشترمانی لە ڕۆژهەڵاتی کوردستانە بابەتەکانەوە دەکا عەرەبیەکان شەر خۆمان ڕێی دەسەنجێنمەوەی دەکەم بەڵام ئینگلیزیەکە دیسان کە سێشترمان هەیە لە بوارەدا شارەزایە یان هەر کەسێک لە بواری خۆیدا کار دەکات بەڵام دوا زاری بە فلتەری سەنووسەر تێدەپەڕێ ئەم بابەتانە یەکجار بڵاو کرێتەوە بۆ نمونە بابەتێک کە بە زمانی فارسی بڵاو بکرێتەوە یاخود بە با بڵێن بە شێوەزاری با بڵێن هەورامی بڵاو بکرێتەوە تەنها بەو زمانە بڵاوکرێتەوە بۆ یاخود بەو زارە یاخود دواتر لە با بڵێن ژمارەکانی داهاتوودا هەوڵەدەن هەمان بابەت بە زمانی عەرەبی ئێمە هەوڵێکی ئاوامان هەیە بۆ نمونە لێکۆڵنەوەیەکی خاتوو موژگان کاوسی کە کوردێکی ڕۆژهەڵاتیە بەڵام ئەو کوردانن کە لە باکووری ئێران لە نێوان پارێزگای مازەندەران و گیلان نزیکەی ڕەنگە بڵێم 2 تا 3 ملیۆنە کوردی کۆچبەرن لە سەردەمی زوودا کۆچبەریان پێکراوە لەکن ئەو خانمە بە فارسی دەنووسێ هەڵبەت بە کوردیش دەنووسێ ئێستا باش فێرە سۆرانیش بووە بابەتێکی بۆ ناردین هەر بە عنوانی لەکی زەمان یاگویش ئێمە وەرجێرمان هەیە کردی بە کوردی ناوەڕاست ئەو بابەتانی کە بۆ ئێمە گرینگن ینی با بڵێن بابەتی استراتژین لە هەوڵی ئەوەدان ئەگەر لە عەرەبی ببیکەنی کوردیە لە فارسی ببیکەنی کوردیا لە ئینگلیزی بەڵام خۆ دەزانین چونکە ئێمە ڕاستیەکەی ڕەوشێکی مادی خراپمان هەیە هەڵبەت دەبێ ئاماژەوەکم کە خاوەن ئیمتیاز و سپۆنسەری ئەو گۆوارە دکتۆر تا ڕەسوولە نمونەی ئەو پیاوە نیشان پەروەرە زۆر بێ کە بەڕاستی ئەوە بەهانەی ئێمەوە هات کە لە ڕووی مادیەوە هەموو شتێکی لەستۆگرت بەڵام دیسان ئێمە چێشێکمان لە بەردەمە کە تا ئێستا ئۆفیسمان نییە بارەگامانە تا ئێستا ئێمە وێبسایتمان نییە ئێمە ئەو نووسەرانەیە ئەو زبان ناسانی کە بابەتمەوە دونسن بەداخۆ توانێت ئەومەنێ پاداشیەکەین هەریزم بێ ئەو وەرجێرانی کە ئەو وەرجێرە بتوانیانێت کە بابەتمان سیلاپەڕ چلاپەرێکمان بۆ دونووسن هاوکارێکی مادیەم بکەین ئەوانە هەموو ئەرکنس ئێمە کۆبنێتەوە یانیش ئێمە بیرۆکێکمان هاتە بەردەم بابەتمان بۆ دێ هەڵبەت ئێمە تا ڕادی 25 تا سیلاپەڕە لەو گۆوارە بڵاو دەکەینەوە بەڵامەوە زیاتر ئەو دەرفەتە ناتوانین بەڵام بابەتمان بۆ هاتووە با بڕین 50 لاپەڕی 60 لاپەڕ 100 لاپەڕەیە بیرمان لەوە کردەوە لە هەر ژمارەیەکدا زنجیرە بڵاوکراوەی گۆواری زمان و زار وەک نامیرکە بە تیراژی 100 تا 150 دانە بۆ نووسەرەکە چاپ بکەین ئەمەش هەوڵێکی باشە زۆر باشە باسی وبسایتت کرد کە ڕەنگە ئەو بابەتێکی زۆر گرنگ بێت لەبەروی کە ڕەنگە هەموو کەسێک گۆوارەکەی ئێوە نەگاتە دەستی بەڵام ئەگەر بە تایبەتیش لە ڕێگەی با بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بێت ئەگەر با بڵێن پیجێکی تایبەتی یاخود وبسایتێکی تایبەتیتان هەبێ بۆ ئەوی کە کەسانی تریش بتوانن کە سەردانی ئەوە بکەن و لێەوە بابەتەکان بخوێنەوە ڕاستێکی ئێمە وەکو با بڵێن چ وەکو من بەرپرسیارە خراوی خانیم هەروە سەرنووسەری ئەو گۆوارم وێبسایتمان نییە بەڵام لەبەرەوەی من ئەندامی ناوەندی پێم کوردم کە سەر بە پێن ئینتەرناشنەڵدا ژمارەکانی گۆواری زمان و زار
لە سایتی پێم کورت هەیە هەموو خوێنەرێکە هەموو لێکۆڵێرێک ئەوانی کە بابڕین خوێنی بەکەلێرۆسە یا ماستەر دەتوانن پێم کورد بنووسن لە گۆگڵ سایتەکە دێ و گۆڤارەکەی تایە هەمووی تایە یانیش ئێمە زۆر زار لە ڕێی PDFەوە ئەو کەسانی کە داوامە دەکەن بۆیان دەنێرین بە تایبەتی ئەوانەی لە دەروی کوردستان لە ئەوروپان چونکە ئەو گۆڤارە ڕاستیەکەی خوێنەری خۆی هەیە خوێنەری تایبەتمەندی هەیە خوێنەرەکان نخبەیەکن ئەوانی کە لە بواری زمانناسیدا کار دەکەن ئەو با بڵێن تا ئێستا ئەم ژماری کە دەرەچێ سێهەم ژماری گۆڤارەکە دوو ژمارەکەی تر هەوڵتان داوە کە بیگەێنە پارچەکانی تری کوردستان ئێمە لە چەندین کۆنفرانسی زانستی زمان بۆ نمونە لە مانجی 12 بوو پێم وایەدا زانکۆی سۆران بەشی فاکەڵتی زمان و پەروەردە کۆنفرانسی ئیمپریالیزمی جیهانی و هەژمونی کولتوری هەبوو نزیکەی یەک کارتۆن کتێبمان پێشش بە ئامادەبووان کرد بە تایبەتی ئەوانی کە لە ڕۆژئاوا و لە ڕۆژهەڵات و لە باکوورات بوون لە ڕۆژانی ڕابردوش لە بەبوونەی ڕۆژی جیهانی زمانی دایک کە بەشی کوردی زانکۆیە کۆنفرانسێکی بەڕێوەبرد بە هەماهەنگی لەگەڵ کەنەکە دیسان نزیکەی 50 دانەیەکمە لە ژمار 1 و 2 پێشش بە ئامادەبووان کرد بە تایبەتی ئەو بەڕێزانی کە لە ڕۆژهەڵات هاتبوون لە تارانەوە هاتبوون لە ڕۆژئاوا هاتبوون پێششمان کردن یعنی بڕوا بکە جاری ئەو گۆڤارە ئەوەی پێشش دەکرێت نافرۆشتێ خەڵکیش یعنی ڕاستی کەمتر ئێستاکە کتێب دەکڕێ گۆڤار دەکڕێ بەڵام ئێمە بە خۆشحاڵی بە شانازیەوە پێشش بۆ بەڕێزان دەکەن چونکە دەزانین ئەوانە وەک کوردەڵە قەدری زێر لای زێڕەنگرا زۆر باشە هیچ هەمە ئاهەنگێک هەیە لە نێوان ئێوە و بەشە کوردیەکانی زانکۆکانی کوردستان ئێمە هەمە هەنجیمان هەیە لەگەڵ بەشی کوردی بۆ نمونە زانکۆی کۆیە زانکۆی سۆران هەتا زانکۆی سلێمانیش بەڵام هەمانجەکە لە ئاسی زانکۆنی لەسەر ئاسی کەسایەتەکانە بۆ نمونە ئێمە ئەندامی دەسێڕاوێژکاریمان هەیە لەو بەشانە ئەندامی دەسێڕاوێژکاری گۆڤارەکەم لەو بەشانن لە هەموو چالاکیێکی با بڵێن زمانناسی ئێمە حزورمان هەیە بەشدارین چی وەکو پێشکردنی توێژنەوە چی وەکو میێوان هەروە ئێمە هەمانجی ڕاستەخۆمان لەگەڵ ئەکادمیە کوردی هەیە هەر بۆ نمونە لە بەبوونی ڕۆژی جیهانی زمانی دایک ئێمە پانێڕێکمان بڕێوە برد سەرپەرشتی کرد بە هەو ئاهەنگی لەگەڵ ئەکادمیە کوردی 5 بابەت پێشش کرا لەسەر پرسە بوو پرس و کێشەکانی زمانی کوردی زۆرترینی ئەو پرسانە یاخود ئەو بابەتانی کە ئێوە ئەتانەوێ جەختی لەسەرکەنەوە یان زۆرترین کات دووباری بکەنەوە بۆ ئەوەی کە ڕێگە چارەیەکی بۆ بدۆزرێتەوە بە تایبەتی کێشەکانی زمانی کوردی زیاتر دەربارەی چییە پانێڵە و با بڵێن سیمینار و کۆبوونەوەکان ڕاستیەکەی کارەکانی ئێمە ئێستا لە ئاسێکی ئەکادمی زانستیدایە ینی جاران سەرەتا کەم ئەزمون بووین بەر لە 6 ساڵێک بەڵام ئێستا زیاتر زۆر تەرکیزە سەر پرسی زمانی کوردی لەسەر ئاسی پرۆگرامە پەروەردەیەکان چونکە خۆتان زان مەناهیجە پەروەردەیەکان تربەویەکان کێشەی زۆر لە ڕۆژزمانەوە چونکە نووسین بۆ وەرجێران بووە تەماشا دەکەی ڕاستیەکەی خوێندکاری کورد تەڵەبی کورد لە چەند کواتاکانی ئەو کتێبانە ناگا بۆیە پرۆگرامی پەروەردەی هۆکارێک بۆ دابەشکردنی احترازانی زمانی کوردی اینجا لەسەر ئاسی سوسیال میدیا دیسان هەبوونی ئەوم کەناڵە دۆکاڵی و کەناڵە ئاسمانیانە بەداخەوە دەزیاتەوەی کە بێت هۆی دروستکردنی زمانی یەکگرتووی کوردی بەڵام بۆ هۆی احترازان و دابەشکردنی زمانی کوردی چونکە بۆ لەو کەناڵانە فلتەری زمانەوانی نییە ئەوەڵ بە دەتوانم ئاماژە بە ڕۆژنامە و چاپمنیەکانیش بکەم لە بوارش دیکە ئێمە بەڕاستی بواری زمانی یاساییە ئەگەرچی ئێمە پار کۆنفرانسێکمان بەڕێوە بە لە شاری سلێمانی لە 18 حوزەیرانی پار بە هەماهەنگی لەگەڵ کۆمەلگەی مارگرێتی پەروەردەیی 2 ڕۆژ بوو نزیکەی 200 میوان و ئەوانەمان هەبوو خۆشان دەزان تا ئێستا دادگاکانی کوردستان زمانی فەرمیان زمانی عەرەبیە لە کاتێکە زمانی کوردی لەسەر ئاسی ئەڕاست زمانێکی ڕسمیە بەداخەوە ینی کار بەوە نەکراوە ئێمە ڕاستپەردەکانیشمان گەیاندە پەرلەمانی کوردستان گەیاندە سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڵام بەداخەوە تا ئێستا جگە لە سوپاسنامەیەک لە وەزارەتی داد لە ئەنجومەنی دادوەری هیچمان پێ نەگەیشتەوە اینجا کێشەش بەڕاستی زمانی زانست بۆ ئێمە کورد زۆر پێویستە ئیش لەسەر زمانی زانست بکەین چونکە ئەو ترم و شە و زاراوانی کە هەن لە ساڵانی ڕابردوو نەتوانرا وەکو پێویست لە پراکتیزەکردندا لە کرداردا کاری ئێستا بکرێت ئەگەرچی تا ئێستا پێم وایە وەکو ئاگادارم نزیکەی 300 تا 350 عنوانی زانستیمان هەیە دەبێت ئاماژە بۆش بکەین ئێمە هەر لە ستەدەمی دەسەڵاتی شێخ مەحموودی نەمرەوە تا ئێستا کۆمەڵە کتێب هەبووە کتێبی زانستی هەبووە
هەمووشمان لە بەردەستە بەڵام بەداخەوە وەزارەتی خوێنی باڵا لە ساڵی ڕابردوو زمانی کوردی کرد بە زمانێکی با بڵێن اختیاری لە خوێنی دواناوەندی بەحساب کە زمانی فۆلکلۆرە زمانی کوشت و کاڵە زمانی زانست نییە بەڕاستی ئەوە پێمان وابوو تاوانێکی گەورەیان کرد بەرامبەر بە زمانی کوردی خۆش بێ سپاس کە ئەم ئێوارەی لێرە ئامادەبووی زۆر بەڕێز فەریدون سامان سەرنووسەری گۆڤاری زمان و زار دووبارە بەخێرات.